تا دێت ژمارەی توشبووان بە نەخۆشی هەوکردنی پەردەی مێشک پەرە دەسێنێت لە شارەکانی هەرێم. ئەوەش وەزارەتی تەندروستی حکومەتی هەرێمی ناچار کردووە لیژنەیەکی زانستی بۆ لێکۆڵینەوە و بە دواداچوونی ڕەوشی توشبوانی نەخۆشەکە پێک بێنێت. داخۆڕژی نەخۆشیەکە ڕۆژ بە ڕۆژ کەیسی تازەمان ئەبێت بەوانەشەوە کە ڕۆژانە دەرەکرێن لە خەستەخانەکە دیسان کەیسی تازەمان هەیە. ئەمە 26 قەرەوێڵەمان هەیە کە نەخۆشی تیا بخەوێن قاوشی مناڵان لە ئێستا 26 نەخۆش قەرەوێڵەکانمان پڕبوون هەتا 28 بگرە زیاتریشمان هەیە بەشێک لە قاوشی ژنانمان بەکارهێنابوو. لیژنەکەی وەزارەتی تەندروستی هەرێم باوبەشی لەگەڵ لیژنەیەکی باڵای تەندروستی لە وەزارەتی تەندروستی عێراق سەردانی هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجەیان کرد و ڕایانگەیاند نەخۆشیەکە مەترسیدار نییە. علاماتی ئەم نەخۆشیەی کە ئێمە حالیان لە لێکۆڵینەوەی داین و پێداچوونەوەی بۆکەین زیاتر چیە؟ مەسەلەن ئەگەرێکی تایەکی بەرزی هەبێ هەروەها یعنی ئەگەر بێت و هەندێک علامات وەکو ڕووناکی تەسی لە چاوی بکایان مەسەلەن علاماتی مێشکی هەبێت چۆن مەسەلەن ئەو کەسە تووشی پەرکەم بێ یان زەعیفی لە پەلەکانی. ئەگەر چی تا ئێستا ڕوون نییە هۆکاری نەخۆشەکە بەکتریایە یاخود ڤایرۆس، بەڵام بە گوێرەی وردبینی لیژنە تەندروستەکانی عێراق و هەرێم بۆ حاڵەتە تۆمارکراوەکان گومان دەکەن ڤایرۆسی بێت. بۆ دەرخستنی ئەوەش لیژنەکە نمونەی نەخۆشەکە دەبەنە تاقیگەی ناوەندی لە بەغداد. بە زۆربەی زۆری حاڵەتەکان ئەوانەی کە تەشخیص کرا دەستنیشان کرا کە ئیلتیهابی پەردەی مێشک یان ئیلتیهابی مێشکی هەبوو بەلایەنی کەم لە بینی 2 هەفتە تا 3 هەفتە پێویستیان بە عیلاج دەوێت بە چارەسەر. ئەم حاڵەتانە لە بەغا ئەبێ کۆتا بڕیان لەوێ ئەدرێ ئەگینا لای ئێمە زۆر شت کرا و ئێمە تا ڕادەیە بۆ ئێمە ڕوونە لە کوردستانی شاکرێ و لە سلێمانی شاکرێ، بەڵام کۆتا بڕیار ئەبێ لە مختبەری مرکزی لە بەغاوە دەربچێ کۆتا ئەمە کە فڵان مای زیندەوەرەیە لە ڤایرۆسەکە فڵان جۆرەیە. مانگێک زیاترە نەخۆشی هەوکردنی پەردەی مێشک لە هەرێم سەری هەڵداوە و ئەگەرچی لە هەردوو پارێزگای دووەک و هەولێر نەخۆشەکە بوونی هەیە، بەڵام لە سنووری پارێزگاکانی هەڵەبجە و سلێمانی نەخۆشەکە زیاتر بەڵاوە لە نێو مناڵاندا. بە جۆرێک زیاتر لە 200 حاڵەتی توشبوون بەو نەخۆشیە لەو ناوچانەدا تۆمارکراون. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.